دقيقة بس. ئەمڕۆ ڕێکخراوی سروشتی کوردستان هەڵەسێت بە ناشتنی زیاتر لە 1000 تۆوی بەڕوو، یان بەڕوو خۆیان ناژێ لێرە لەسەر ئەرکی ئەو ڕێکخراوە داوان لە بڕێوەتی هەواری شاری کە یارمەتیان بین شوێنێکیان بۆ دیاری بکەین تایبەت بەو بەڕوو داری بەڕوو. ئێمە ئەم شوێنەمان دیاری کرد بۆیان. ڕێکخراوەکەی ئێمە لە 2010ەوە لە سەرەتای سەرهەڵدانی ئەم هەرەوەزی زاگرۆزانە بەشدار بۆ و ئینشاڵڵا بەردەوامیژە بێ. ئەم چالاکیە زیاتر ئەوە لە خۆگرێ کە ناوکی بەرهەمە میوەڕقەکان بە تایبەتی باەم و بەڕوو گۆیژ و تاڵ ئەو شتانە ئەچێنن کە ئەمە زیاتر بۆ قەرەبووی ئەو زەرەر و زیانە سروشتی و مرۆیانەیە کە لە دەشت و دەر و شاخ و دارستانەکانی کوردستان زیاتر کە ئەیبینین ئەسووتێنرێ. ئەڵمەتی ئەمڕۆ دەستمان پێکردووە چاندنی بەڕوو لە ڕووی سروشتیەوە خۆرسکە خۆی پێویست ساڵی 2 ساڵ پێویستی باوەوە بدووە پێویستی باو نییە. پارکی هەواری شارجێکێکە لەو پارکانەی کە پێویستە سەوز بکرێتەوانێ. ئێستا ئێمە ئەمڕۆ بەڕۆکە ئەچەقێنین و هەڵمەتەکەمان دەست پێ کردووە.